هەرۆ کۆزانتن ڕۆژێکە لە دەڤەری باڵەکەتی کارەبا زۆر خراپ بووە خەڵکی ئەمەستۆ بۆ خۆپشاندان داوای مافی خۆ بکەن بۆ کارەبا و ئەوانە ئەمڕۆ ئێوارەکە چوینە بۆ پردی عافیس لەوێن دەرێت تەقییان لێکرایە و براکەم شەهید بووە سوپاسی هەم خەڵکی باڵەکەتیەکەین لەگەڵماندا بوون لەگەڵمان ماندی بوون سوپاسی ئەوشەکەین کاتن بەڕاستی زۆر عەزیێتان کێشا ئینشاءڵڵا سپای لەو مەراسمەیدا بڕیاری کۆتاییە دەین تەقەکەرەکەش دیارە هیواداری حکومەت تەسمیلی کات بەڕاستی داواکاریمان ئەوێ ئەو تۆمەتبارە ڕاستی تاوانبارە وانەکەی ڕەز بکرێت چونکە تاوانبارە بە بەرجی مەدەنیە و لێیدایە بە بەرجی عسکەریش نەبووە ینی بەرجی حکومەتی لەبەدا نەبووە کەسەکە دیارە و ناسراوە سوپاس وەکەم بەخێر بێت لە گۆڕستانی گەڵۆستین لە ڕێژوکەریان نەشارینەوە سپاینێ عاشیرەتی باڵەکەتی بڕیارەدا بزانام خۆتی بکەیت بەڵام بە تاکید ئەوەی کە لێرانە جیاوازە لەگە شارەکان کە یاخود لەگە منتەقەکان کە کەمی کارەبایە ئەو خەڵکانەکە وای لەواتێ لە کەمی کارەبا ناسار بووینە کە بچنە پردی عافیز و لێن درێ خۆپیشاندانشی هێمنانە بکەن بەڵام بەداخەوە بەڕاستی هێزە ئەمنیەکان قەدرشی گەوریان کردو لەو هاوڵاتیانە کە لە ئەنجامی ئەو خۆپیشانداندا کاک عاسان عەبدوڕەحمان سەرنەوسی کە کاتە ئامۆزای من بەڕاستی هێزە ئەمنیەکان بە بەرچاوی خەڵکەوە بەرچاوی هاوڕەکانیانەوە تەقییان لێ کردو شەیدیان کردووە و ئەوەی ئەمەوێت کە بیڵم بەڕاستی ئەوە شتێکی حاشا هەڵنەگرێەوە دیارە و لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کردووە لە هێزە پەیوەنددارەکانەکەم کە بەڕاستی ئەو تاوانبارەوە بگرنی بیدەنە دادگا نامەوێت زیاتر باسی ئەو ڕووداوکە ئەمەوێت لێرە بە خەڵکی باڵکاتی بڵم کە بەیانی سعات نوێی بیانی ڕێ و ڕسمێکی شایستە دەمانوێت کاکە حەسانیان بڵین شەهیدی جوانەمەرە کە بەڕاستی ئەو شەیدە ئێمە وامانداناوە ئەو شەیدە شەیدی سەرنەوست نییە ئەو شەیدە شەیدی هەموو باڵەکایەتیە و ئێمە وەکو باڵەکایەتی ئەو کەیسەمان نەمانێت شخصی خۆمان بەڕاستی ئەو کەیسەماندانەوە بە خەڵکی باڵەکایەتی ڕیسپیانی خەڵکی باڵەکایەتی هەموو باڵەکایەتی یەک دەنگ یەک ڕنگ داوای مافی ئەو شەیدە توانە مەرگەکەی